کوردستان بیئەی بەدیهاتنی بەدیهێنانی خەونەکان نییە، بۆیە زۆریان لە ناچاری ڕێگەی ناچاری و ڕێگەی مەترسیدار دەگرن لەبەر دەچن بۆ دەرەوەی وڵات و بەعزێکیان لە کوردستان دەبێنەوە خەونەکانیان لەگۆڕ نراوە لەلایەن حکومەت و دەسەڵاتدارانەوە لەبەرەوە بە خەونی مردووە شیان دەکەن واتە بەڕۆح مردوون بە جەستە زیندوون. بۆیە زۆر ئاساییە و نەک زۆر ئاساییە بەڵکو زۆر چاوەڕوان کراوە و متەوەقعە کە گەنجێکی خەون لەگۆڕ نراو هەنا باتە بەر خۆکوشتن و خۆخنکاندن و یانتەنە خۆسوکاندن و هەر شێوازێکی لەناوبردنی جەستەی خۆی. بەڕێزە هۆکارەکانە بە شێوەیەکی چۆن ڕووکردەوە، بەڵام ئایا جگە لە پەنابردن بۆ ئەو ڕێگەی و بۆ کۆتایی هێنان بە ژیانی خۆی ئەو کەسە هیچ ڕێگەیەکی تر شک ناڕات؟ بە دنیاییەوە هیچ ڕێگەیەکی هیچ ڕێگەیەکی تر شک نابا بۆ بەدیهێنانی خەونەکانی بۆ ئەوی تواناکانی خۆی پیا ببینێتەوە، بۆ ئەوی داهاتووی ژیانی خۆی لەسەر هەڵ بچنێ هیچ دەرچەیەک نادۆزێتەوە، بە دوای ئیشدا دەگەڕێ ئیش دەست ناکەوێت. دەیەوێت لە حکومەتدا بە بڕوانامەی خۆی دامەزرێ حکومەت دای نامەزرێنی یاخود دامەزراندن بۆ بە ئیشێکی ژێربەژێر و بۆ بە خۆمانە بۆ واسەکاری کاتێک ئەوانەی ڕێکلامەکەن بۆ هەریکار دەمێکە ئەمری تاعین بۆ ئیشە دەرچووە هەر وەکو ڕووکەشێک ڕێکلام بۆ هەریکار دەکەن.